یانن ڕۆڵی هونەرمەندانیش لەم نێوانەدا ڕۆڵێکی گەورەیە. هونەرمەندی گەورەی کورد جوان حاجۆ لە ئۆپسالای سویدەوە لەگەڵم دەبێت، لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم سەبارەت بەم دیمەنانە و ئەم دۆخەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە ئێستا. بەڕێز جوان حاجۆ سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بۆ چوونی جەنابەت بزانم سەبارەت بەم ئاڵۆزیانە کە هەیە دۆخی سیاسی و مرۆیی لە ڕۆژاوای کوردستان، ئێوە چیتان بینی وەم دیمەنانە چ کاریگەریەکی لەسەر ئێوە هەبوو؟ بله ڕاستە ڕۆژ باش شەف باش سەرچاوێ بێ ئیرۆ ڕۆژاوای کوردستانی کاری ساتێکێ دەرباز دەبێ خەتەرەکە مەزن سەر خەلکێمە مڵەتێمە ڕۆژاوای کوردستانی هەیە کورد وێ سەرپیا بن کورد وێ حاضر بن وێ ئامادە بن ئەو مەسەلا کوردە ڕۆژاوای کوردستانی مەسەلا مان و نەمانەیە ئەم هەموو کورد وێ ئەم وێ نازان بن نەها خەتەرەکە مەزن هەیە نەها کۆبانێ دۆرپێچکریە نەها نە ئاو نەخوارێن نەشیر هێ زارۆکە چار زارۆک ئیرۆ یان دەستێ جانێ خۆش دەستداناش بەر سەرمایش بەر خواردنێ نەبووش بەر ئاوێ ینی ئەف مەسەلێن خەتەرن بڕاستی زارۆک وەرە کوشتن کاریساتە بڕاستی نها وێ دۆر پێچێ گۆل کۆبانی هەیە خوازن ڕۆژاوای کوردستانی تەمامی بکن خەتەرە مەزن ئەوە نەهات خوازن سینۆرێ نابێنە باشوورێ کوردستانی ڕۆژاوای کوردستانێدا سێمالکە بخنە بندەسێ خۆدا ئەو گروپێن توندرا و حکوومەتە سووری حکوومەتە ترکی خوازن وی کاری بکن ئیرۆ بڕاستی تشتێش مەتێ خۆستن گەرەکە ئەم هەوارە خۆ بگهێنە ئەمریکا ئۆیرۆپا و ئیسرائیل وەرنە هەوارە مە کووردا باش بەرگۆ ئەم ڕاستی ئەم کاریسانێکی دەدژین نەها ئەم نەلورن لێ دیمەنا ببینن تەلیفۆن ئاز بکەم خەتەرە. بەڵێ بەڕێز حاجۆ دیارەکە ئێمە لێرەین ئێستا لە کەمپینێکین بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان. هەرێمی کوردستان بەردەوام لەم هەوڵە خێرخوازیانەی بەردەوام بووە، هەر کەسێ پەنای بۆ هێنابێ پەناگە بووە، هەر کەسێ لێ قەوما بێ بەهانایەوە ڕۆیشتووە. سەرۆک بارزانی فەرمانی کردووە و داوای کردووە لە خەڵک کە بەدەم خەڵکی ڕۆژاوای کوردستانەوە بچن و ڕۆڵێکی گرنگ و بەرچاوێکی هەبووە لە چارەسەرکردنی ئەم ئاڵۆزیانەی کە لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا ڕوو دەدات. بەڕای بەڕێزت ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی لەم نێوانەدا چۆن دەبینی پاڵپشتی خەڵکی هەرێمی کوردستان و بەدەماو هاتنی ئەم هاوکاریانە کە بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بۆ خوشک و براکانمان لەوێ ئێستا کۆ دەکرێتەوە دەنێردرێت؟ بەێ ڕاستە ئەز ڕۆلی برێز جەنابێ سەرۆک مەسعودێ بەرزانی زۆر باش بینم بڕاستی ینی کارێکی زۆر پیرۆستکێ بۆی خەلکێمە ڕۆژاوای کوردستانی ئەز بڕاستی جەنابی وی پیرۆستکم دەستی وی ساون گەرەکە کورد هەموو ئەم سەر پیابن ینی هەموو هەر چار پارچەش بەرگۆ ئیرۆ بۆ کوردستانە ڕۆژاوا تێک هەرێ ئەم هەموو کورد ئەمێ تێکچن ینی خەتەرێک سەر بڵەتێمە گشتی هەیە دوێ هەر کوردێک بێ نازان بێ بڕاستی نەهاز هەلوەستا باشووری کوردستانی زۆر زۆر پاش بینم برێز سەرۆک مەسعودێ بەرزانی برێز سەرۆک نێچیروانێ بەرزانی هەلوەستاوە زۆر زۆر باش بینم ئەزوانە پیرۆز بگەم ڕۆژهڵاتی کوردستانی گەلێکی باشە خەلکێ مە بگشتی بڕاستی ینی ئیرۆ بگشتی تەخسیر ناکن خزمەتێکن کارکن باکوور ولۆ گەرەکە بەردەوام بێ گەرەکە بەردەوام بێ ئەم کاری خۆ بکن ڕاست. باشە لەم چەند ڕۆژەدا زۆر دیمەنی ناخەژێن و دڵتەزێنمان بی کاریگەری لەسەر جەنابەت کرد چی بوو؟ چە دیمەنێک چە وێنەیەک لە ڕۆژاوای کوردستانەوە تەئسیر و کاریگەری لەسەر ئێوە هەبوو بە تایبەتی ئەگەر شتێکی تایبەتت بینی بێ؟ بڵێ ینی بڕاستی ینی چ بێژم هەموو دیمەن تەئسیر مکردن بڕاستی تایبەت ئەو شەڕوانێک کورد ئەو کەچێ کورد یعنی کاریزاتە. باشە
هەویدارم باش بێ هەویدارم باش بێ هەویدارم باش بێ بەداخەوە بەرخۆدانش بەڵەتێ بەرە ئەوەی لازمە کە ئەم بێ ئەم هەمومان بەرخۆ بینیمانە بێ هەمومان بۆی گریاوین مامۆستا جوان حاجۆ هەمومان بۆم دیمانانە گریاوین هەمومان لەو نەهامەتی و ئازارانە تێدەگەین و جەنابیشت کە دڵت لە لای ڕۆژاوای کوردستانە بەردەوام پاڵپشتیت کرۆ بەرهەمەکانت وە خۆتیش قوربانی دەستی ئەو ستەمکاریەیت کە لە کوردستاندا هەبووە لە ماوەی ڕابردوودا لەژێر دەستی حکوومەتی پێشووی سووریا بەڵام ئەمە بێ جەنابەت وەکو هونەرمەندێک ئایا هیچ بەرهەمێکت هەیە بۆی کە پێشکەشی خەڵکی ڕۆژاوای کوردستان بکەی بەتەمای سرودێک یا بابەتێکی تایبەت بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان بەرهەم بهێنی بێگومان ڕۆڵ وە کاریگەری ئێوە وە شوێن پەنجەتان دیار دەبێت والله خوشکە من نەها مەسەلا يعني نها مثلا برخودانه مثلا مانو نمانه يعني هر توازم كاري هنريجي بردوام بي نها باوركا هسته من حمو مثلا في برخودانا كرداره غرك ام حمو كرد ام في برخودانه ام بشگرگی اوی بکند اف لازم اف ضروري بوي كردا او هم هوارا خوا ام بكهنا باسرائيل وامريكا واوروبا داورن آريكارا ما بكن فيمكن يعني خطرك مظن سر ملطين ما هي وكردستان بشتيل هرشا بارشات خطر ده ازول دبينم برخدانا كردا لازمه في ام برخبدن في ام برخدان يمكن يعني تسليم بون شينا به افاتنا ما قتل عام بكن ها ام تسليم يجيب ابنوي ماكوجن ويديسا جنة ماكوجن كاتشي ماكوجن وهرتش يب ملطي كردكن يعني برخدانا حتى امرني هرجا بارجا هالو يا مسلامة يا مانا يا نمانا بلي بەڵێ تركبتني يا ملطي كرد الصدي جگەلەو بەرخۆدانی کە هەیە بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستانە لایەکی دیکەوە لێرە هەڵمەتی هاوکاری و پاڵپشتی هەیە دەستگای خێرخوازی بارزانانی هەر لە یەکەم ڕۆژەکانەوە گەیشتە حەلەب و یارمەتی خەڵکی ئەشرەفیە و شێخ مەخسوودیدا ئێستاش یارمەتی خەڵک لە کۆبانێ و لە ڕەقە و لە حەسەکە و لە دێرە زور و لە قامیشلو دەدات ئەم هەڵمەتانە چۆن دەبینی و یەک ڕیزی وەیەک دەنگی کورچ کاریگەریەکی لەسەر ئەم دۆخە هەیە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان تێدەپەڕێت زۆر باش بینم ئەو خێرخوازیە نەمر بەرزانی زۆر پیرۆزە کارێکی زۆر باشە وا پیرۆستکم یعنی هەر تشتێک هەر جوورە ئاریکاریەک بۆ ڕۆژاوای کوردستانی ئەز کارێکی پیرۆز بینم باش بینم مالا و ئاوا دەستێ واساغ بێن لێ ئیرۆ مەسەلا مان و نەمانە بەرخۆدانە کوردا لازمەنە نا ئەو خۆرتێ کورداش باشوور ڕۆژلات و با کورگ و تەبلی رفع شەروانە بوون و بەرخۆدانی وردەکن ئەو کارێکی پیرۆزە هەری پیرۆزە جەمێ وەکە کوردەک یعنی مەسەلا مان و نەمانەیە دەستێ وەسەغ بن ئەجاابێ وا دلێ وا بخۆم بەڵێ جەنابەتەمێ بزانم چه پەیامێکت هەیە بۆ خەڵکی کۆبانێ بە تایبەتی کۆبانێ سەردەمانێک ناوەندی تێکشکاندنی ئەفسانەی داعش بوو ناوەندی بەرگریکردن و بەگژاچوونەوەی تیرۆر بوو قوربانەیەکی زۆریدا قەڵای خۆراگری ڕۆژاوای کوردستان بوو ئێستا گەمارۆ درا و لە دوورپێچایە و بارودۆخێکی زۆر خراپە پێشووتر ڕایان گەیاند بوو ئەگەر کۆبانی بکەوێ لێ ناگەڕین کە جیهان بخەوێ چه پامێکتان هەیە بۆی کە خەڵک جارێکی دیکە بەو حماسەت و ڕۆحیەتەوە بەرگری لە خاک و نیشتیمانی خۆیان لە کۆبانێ بکەن یعنی بڕاستی ئینسان فێم ناکێ کوردێ کۆبانی کوردی ڕۆژئاوا و کوردا بگشتی ئەو بڕخوادانە پێشمەرگەی چوونەوەر ئاری خەلکێمە ڕۆژاوای کوبانێ بکەن ونها دجي تنروا دجي كسن قاتل مجرم نها توازن في كوبانيا او برخوازانا و كردا كري توازن تسليمي و تنروا بكن يعني انسان جيش بي شاش بي انسان عقلي خود بردي چاوا چيد بي ابنا وكم قوت يعني دلم ما جب خلقي ما الكوباني والله دي من نباش نخوش يكدبيني هێویدارم دیسا بێ چاوا کوبانێ بسەر کات وێ جارێژی بسەر بکەوێ گەرەکە دەستێن بەدەیە باوەرکە خوشکم نەها گۆ ئەم کورد ئەم هالۆ سەر پیابن کوردی دیاسپۆرا وەکە گۆچێت بێت بیل هەر باژارێکی دیمیسراسیۆنەکەیە هەمە هەڕۆ تقریبا نەها ئەف دوێ بەردەوام بێ هەلوەستا کوردات وێ بەردەوام بێ هەر چار پارچە
یەکیتیا کووردا لازمە، اتفاقا کووردا لازمە، بەرخۆدانا کووردا لازمە، بەسەلا مان و نەمانەیە ئەف ژمەتێ خواستن و گەرەکە ئەم ئاریکاریە هەوارا خوا پێشیم بگەنە ئیسرائیل وەرنە بە هەوارا مەبا و ئەمریکا و ئۆڕۆپایە وەرنە بە هەوارا مەبا. باشە بەڕێز جوانجلە بە تاماژە بە کۆمەڵگەی نێودوڵەتی وە وڵاتانە دەکەی. سەرۆک بارزانی چوە ڤاتیکان هەوڵە دیبلۆماسیەکانی خستەگەر لە ئیتالیا بۆی کە پاڵپشتی بۆ خەڵکی ڕۆژاوای کوردستان و ئەو دۆخە کۆ بکاتەوە. لە وەڵامی ڕۆژنامەنووسان داوتی ئێوە مێژوو بخوێنەوە بە تایبەتی کتێبی بۆ مێژوو ئاماژەی بە یەک دیار کرد. ئەگەر خۆت هەبیت کەس هەیە خەڵک هەیە، ئەگەر خۆت نەبیت خەڵک نییە، کەواتە کورد بە تەنیا بێ پشت بەخۆی ببەستێت بۆی کە بتوانێت وڵاتەکەی ڕزگار بکات. چ خوێندنەوەیەکت بۆم پەیامە گرنگی سەرۆک بارزانی لەم بارودۆخەی ڕۆژاوای کوردستان هەیە؟ زۆر باشبین پەیاوینە پەیامێکی پیرۆزە جەنابێ سەرۆک مەسعودێ بەرزانی بڕاستی کارێکی هێژات کێ مالاوی هەزار جاریاوە بۆی خەلکێ خوار ڕۆژاوای کوردستانێ ڕاستە خەبەریاوی پەیاماوی ڕاستە گەرەکە ئەم کورد ئەم احتیمادێت خۆ بکن پێشی نەها بە هەوەرکە بۆ ئەم هاال و لەسەر بیابن و ئەم دەژ ڕۆژاوای کوردستانی هابردن و بەرخۆدانە کووردا بەردەوام بێ ئەم ڕۆژاوای کوردستانی و ئاریکاری و خزمەت و دەفێم کرد و خۆردێ ما باکوور و باشوور و ڕۆژلات هەر نە پشتوانیە مڵەتێ ما ڕۆژاوای کوردستانی و دیاسپۆرا کوردێن بەژی نەسەکنن سەر پیابن ئەمێ بسەرکەبن ئەمێ بسەرکەبن بەگو تالی من ڕاستە مەسەلە دەستێمە کوردانەیە vê em vê berxwedana xwe vê helwesta xwe em berdewam bikin. Eger em berdewam nekin wê me kujin wê me ji holê rakin. Vê hêvîdarim ev berxwedan ev helwesta Kurda berdewam bê ev yekîtiya Kurda bi rastî rojekê jî Kurd hûlo nebûne yek. Wazwana hemû a pîroz dikim. Çavê wan maş dikim. Ev qurbana wan bim. بەڵێ زۆر سپاس دەکەم بە هیوای سەرکەوتن و ڕزگاری بۆ ڕۆژاوای کوردستان و هاوکات سەرکەوتنی کورد و بوونی دەوڵەتی کوردی. سپاس دەکەم هونەرمەندی گەورەی کورد بەڕێز جوان حاجۆ لە ئوپسالای سویدەوە لەگەڵم بووی. زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە سەرکەفتنیان بڵاپی کوردە سەرکەفتنیان بڵاپی کوردە زۆر سەرکەفتن بەرخۆدان. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت.